سڵاو هاوڕێیانی خۆشەویستم، خۆشحاڵم دووبارە گەڕام وڵاتان لە پارتێکی تایبەت. دوو یاری گرینگمان لە پێشە بەرامبەر ڕیال مەدرید لە ئەبتاڵ ئەوروپا، خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا، لە خولیش ئەگەر هەڵە نەبووم بەرامبەر مانچستەر سیتیە کە زۆر گرینگە. بابزانین ئەو مانگەی یاریمان لەگەڵ چێ هەیە. ئەو مانگە دوای یاریمان لەگەڵ ڕیال مەدریدە، بەڵام مانجی داهاتوو یەکەم یاری بەرامبەر مانچستەر سیتی یەکەمە، یعنی هیچ مەجالی تێدا نییە یاریەکە بدۆڕین. یارێکی گرینگە لە خول پێنجەمین، بزانیت چەند خاڵ لە پاشین. ڕیال مەدرید چوارەمە، خاڵمان وەکو یەکە، یعنی زەرورە ئەو یاریە ببینەوە. یەکەمیش بارشەلۆنەیە کە تەنیا دوو خاڵ لە پێشمانە، ئێمە یارێکی کەمتریشمان کردو، یعنی ئەگەر لە ڕیال مەدرید ببینەوە بە دڵنیایەوە دەچینە پلەی یەکەم، کەواتە با یەکۆسە بچینە ناو یاری. بەڵام هاوڕیان پێشەوەی دەست پێ بکەین، ئەگەر تازم بۆ کەناڵەکە لایک و سەبسکرایب لە بیر مەکەن، وەکو هاوکاریەک و پشتگیرێک بتوانین بەردەوام بین. یاڵە بسمیلە. یاریەکی گرینگە بەڕاستی. ئۆلمۆ دووبارە ئۆلمۆ تااقەتی نییە، زۆر سەیرە، بەس یاری پێ دەکەم کێشەنیە. ڤاندای وەڵی بەرامبەر ڕیال مەدریدە، ئەرێ جەمال موسیالە دەچابەوە، زۆر لە مێژە عەوداڵی گەرانەوەیمە. با دەست پێکەین بەرامبەر گەورەی ئەبتاڵ ئەوروپا. ئای شەوێکی تایبەت دەبێ هاوڕێیان. ئەم ئەفتێش ئەگە غەڵەت نەبووم شەوی چوارشەم هەمان یاری لە ئەنفیڵد ڕوودەداتن. با بزانین ئەنجامەکان لێکۆ نزیک دەبیاننا، هیوادارین یارێکی بەچێش بێ. یاریگایەکی قەشەنگ و جوان، یاریەکی گەورە. باردۆ خێردوگیانە باشە، خراپ نییە، بەڵام پێویستە ببینەوە لەو یاریە گرینگە. هیواداریم یارێکی پڕ گۆڵ و پڕ چێژ بێ. یاڵڵا دەستپێکەن بە هەدیە، بەتەما بڵێن بێرش، بەڵام بۆ بە هەدیە کە یەکە سەر هەدیەمدا. یاڵە دەستخۆش، جوانە. وەڵای گەڕایەوە دانی نوێنێست، تۆ بەکەم دەدای لۆ گەڕایەوە. ڤێنسیا جۆنیۆر. ڕیال خەتەرە، ڕیال بەهێزە، نی فرسە دەگاتە گۆل، نی فرسە. لە ڕاستیش ئەو عادەتی هەیە، لە ڕاستیش بەڕاستی ئەو عادەتە ناخۆشی هەیە، نی فرسێ دەکاتە گۆل. وەڵای داری نوێنێست ئەوە دوو جار. ئەو ڤاندای، ئەی دەستخۆش ڤاندای. ئەی هەوار مەجالی نەدا. ڤاندای مەجال مەدە، ئیمباپێ بجوورێ زۆر گرنگ دەبی. گۆل، پەنارتی. ئەی هەوار نەیکردە پەنارتی، ئەی هەوار خەریک بوو پەنارتی، زۆر میم دەبوو پەنارتی بایە. جا سڵاح گۆل یەکەمی کرد بایە چ بوو؟ وەڵام زانین ڤاری لێداتەوە. وەڵای ئیمباپێەوە بزانم ئەوە چ بوو؟ ئیمباپێ بزر بوو. تەواو ئیمباپێ موسا بکە، تەواو مادەم چێ دەکڕین هاوڕێیان؟ هالاندی دەکڕین. مساویەکەی زۆربی هالاندی دەکڕم ئینشاڵڵا لە گواستنەوەی زستانە. یان پاسادەکەی هەردا نەیکردە شووت. یاڵە سڵاح مەجالە، سڵاح گۆلی یەک. ئەڵڵا لە کۆرتووە، وەڵڵا ئافەرم کۆرتووە. مدەریبەکەم قەلەقە، ناحەقی نییە تۆ بەرامبەر ڕیال یاری بکەی بێگومان قەلەق دەبی. ڤاندایک تۆپەکە نەگەیشتە ڤاندایک. زۆر خەتەر دەبوو بڕۆیش بە. بەس هاوڕێیان ئەو یاریەش بدۆڕین بەلامەوە ئاساییە، چکە ئەبتاڵ گرینگەوێ لە هەشتیپەکە یەکەم بین، بەڵام گرینگەوێ یاری داهاتوو قول نەدۆڕێنیت، چکە بەرامبەر مانستیە.
بەڕاستی مانستی یەکەمە و بە جیاوازیش زۆر لە پێشمانە. داروین نونێز، ئەڵڵا لە داروین نونێز کاکە گۆڵکە ئەو یاری پێویستمان بۆ بەیە دەرفەتەکان نەچوێنی چونکە نازانم چەند دەرفە دروست دەبێتەوە بەرامبەر ریال تۆزێ قورسە دەرفەتی زۆر. ئەی هەوە ڕۆدریگۆ تۆپەکەی وەرمەگرێت کاکە دەبتە فاول دەدا. وەڵا ڤینسۆ جۆنیۆر پێشمان چۆرکی برا نەکای وەڵا گۆل ئەمە لە ئیمباپێ دەترساین. ئێندری کاتە ناوی ڕاستەخۆی یەکەم لەمسەر گۆلی کرد. وەڵا ئافەریم یاریەکە ئاگری تێبەر بوو یاریەکە خۆش دەبی. جوانە جوانە پێیش ناکە دووبارەکەینەوە. وەڵا جوانە وەڵا جوانە گۆلی بەرامبەر یەکەم دەقە ئەی دەستخۆ دانی ئۆلمۆ وەڵا جوابەکی یەکجار خێرا یەکجار خێرا ئەوە زۆر گرنگ بوو بەس باش ئەلێرە ئەو شتە جوانم کرد پاساتەکەم دایە چێ دانی ئۆلمۆ ئەنانی نەبووم. ئەڵڵا لەو پاساتە ئەڵڵا لەو تیکی تاکە ئەوەیە گۆل ئەوەیە گۆل باوکاری هەموو یاریزانەکان پێکەوە بەڕاستی ئەو گۆڵانە تامی هەیە نەک گۆلی ئەوەی گۆلێکی ئاسانیان ڕاستە گۆلی ئەوەش خۆشە تو یاریزانەکە بەتەنیا هەوڵ دەدا بەڵام هەموو جارێک نا وەکو گۆڵە نییەکە تیپەکە کامل لە خزمەتی گۆلێکدا بن نەک لە خزمەتی یاریزانێک من معجبی ئەو گۆلانە. جوانە سلاح بڕۆ برۆ سلاح ئەی هەوار ویستم حرەکە چی بکەم بەڵام نەمتوان یارەکە قورسە یاریەکە قورسە و جێگەی سیقە نییە بەڕاستی. ناکاکە ناخۆ هەموو جارێ نا بەس هاوڕێن ئێندریک بەڕاستی یاریزانێک تاکە ئەڵڵا لەو تۆپە یاڵە دارێ نۆنێز گۆڵی دووەم وەکو ڕیال مالیاتوە فرسە ناچوێنین ئەڵڵا لەم پاساتە نێوانیە چێ بۆ پاساتێدا دارێ نۆنێز ئێستا بۆ تەقەناسی فەریقەکەمە ئەڵڵا وەڵا پاساتەکە بەڕاستی قساڵ نەگرە ئەڵڵا کۆرتووە هیچی پێ نەکرا گۆلێکی یەکجار جوان پاساتەکە نازانم سلاح بوویان سۆ بە سولای بوو بەڕاستی ڕیمۆنتادە بەرامبەر ریال وەڵا ئافەرین بۆ خۆمان. ئەی هەوار زۆر بەعرەکەیە ڕۆدریگۆ ئۆ ئێندریک هەرڕاوە دەشێنی خراپ نییە بەڵام دڵنیا بن ئەمباپێ بازیاتە سەرێشە بوو. وەڵا جوانە ئۆلمۆ ئەوڕۆ یاری دەکە ئۆلمۆ ئۆهوو نەڕۆی بێلینگە ئەمیش ویستمان بیگوازینەوە یاڵە ریال جێی سیخێ نییە برا جێی سیخێنی یاریەکەمان نەبوودەوە هاوڕیان چکە ئەمەلی هەیە دوو گۆلەشکە بخۆیت نا جوانە جوان یاڵە ئەو جارێ وەڵا تاخیرم کرد هاوڕێیان زوو پاسادەکەم داگرت بەڵام بەڕاستی تاخیر ڕۆی بەس هەز دەکەم بیسۆز بەڕاستی زۆر خێرایە زۆر هاوڕێیان دەستخۆ ئەی هەوار ئۆفساید بیسۆز زۆر خێرایە زۆر وەڵا پاسات وەڵا دیێمدا وەڵا هاوڕێیان قوتار بووم و جارش بڕۆ کاکە پاسان نادەمیرە سلاح ئەی لە سلاح چی کرد سلاح ئەی بتخۆم سلاح ئەی سلاح دارێ نونێز
ئەی هەوار زۆر زەرور بۆ گۆڵی بکەین بەڕاستی ئیسراحەتمان دەکرد بە ئیسراحەت یاریمان دەکرد بەڵام گۆڵ نەبوو نەکەین ڤینسیۆس ڤینسیۆس ڕاستی زۆر سەیرەوە چییەوە یعنی هەنگاوی دواتری پێشبینی نەکراوە بەڕاستی ئەو دادە پیرێش لە ناو یاریە قورسە یاریەکە قورسە بەڕاستی قورسە بەس ئەو هەزمێت تازە گۆڵ بە زۆر ئیسراحەتمان دەکرد ئەی دەستخۆش ڕۆدری پاساتەکەی جوامدا خۆی عکسیە من ئەوەندە نامەت چیە لە کاتی یاری لۆم دێتن دەنگەکەی جڕق دای لێبن دەکەین هاوڕێن ناچارم ئەو جاری یاری بکەم بەڕاستی سایلنت بکەم ئەوەڵا جوانە ئارنۆت بەڵام خەریک و تێکی بدێ دەستخۆش ئەی هەوار یارزانەکەی ڕیا خەتع نەبوو ئەی دەستخۆش ڕۆدری نانەکەڵەتە غەڵەتە پەلەم کرد ئەی هەوار چی لە ئێمە کرد ئەی دەستخۆش دەستخۆش فاول ئەی هەوار ویستم بیکەمە فاول بەڕاستی یاریەکە لووتکێ یاریەکە ئاگرە هەزمەک لەولای هەزمەک لەولای دەستخۆش بەندایی ئەوەیە دەڵێ یاریزانی گەورە بۆ یاری گەورە ئەوم زانی یاریزانەکانی ڕیالم یاریزانەکەی ڕیالم خەتا کرد بەڵام بەخۆم خەتا بوو زۆر خەتە زۆر خێرا شوێنیان دەگۆڕن زۆر نامێ پەلە بکەم ئەی هەوارەوە پەلەم نەدەکرداوە بوو نەکەی دەستخۆش دەستخۆش جوانە وەڵا جوانە ئەی دەستخۆش لیویس دیاز چت کرد بێڕەحم نا خەتاکە لە ئێمە باوڕێ ئەی ڤینسیۆس زۆر خێرا دەجولێتەوە زۆر وەڵا ئەو بزانم هاوڕێ ئەڵڵاه لە ڕایە وەڵڵی ئێمە قوتارکردن ئێستا بە گۆلێکیش لە پاش بووین نەک لە پێش دەستخۆش سلاح ئەی دەستخۆش ئەی هەوار وەڵڵا نەوێرام زیاتر بچمە پێشەوە جوانە یاریەکی بەڕاستی بەچێژە هیوادارم ئێوەش چێژی لێ ببینن ئەڵڵا لە کۆرتووە ئاوتی ڕیال مەدرید نانە ڕیال دوو هێرش دەبە ئێمەش دوو هێرش وەڵام یەکتر دەدەینەوە گرنگۆیە ئەنجامی کۆتای ئێمە لە پێش بین ئەی هەوارە مۆدریچ تەمەەن تاقینەوە ئەی هەوار هاوڕێیان بەلەحزە نینۆکی پێی گەوری لە ئۆفسایدە هەڵی نوکتێکی خۆشەوەش یان قاچی تۆزێک بچووتر بە دڵنیا بن ئۆفساید نەبوو ئۆفساید هێرش بێش ئۆفساید بە ئۆفساید نانە یارێکی گەرمە پەنارتی ئۆفساید ئەومزانی بەدەستی یاریزانەکەی ڕیال کەوت کەسی لێنە ناوەندم چۆل بوو
والله ڕیال دەستی بە ئۆفسایدی کرد ئەوەش لە مەسلحەتی ئێمە یاڕێ نەکەی لەو دەقانەیە باوەڕکە نازانم دەقی چەندیش ئاگەم لە دەقەن ناویم سەر بزینکەم یاریەکان خێرایە دەقی 76 ئەویش بەسای ئۆفساید دێتەم شەم کرد سلاح یەکلایی کۆ سلاح نا کاکە ئەریەیە دەستخۆش ئەی هەوار لە کۆرتووە نانە هاوڕێیان بەڕاستی کۆرتووە ڕایە نەیان نیشت ئەنجامەکە گەورەتر بێت دەی دەقی 82 ئای بۆ ئەوی گۆلێکی تر بکەین دەستخۆش ڤان دایک نا نەکەی ئای دەستخۆش ڕایە یاریەکی هەتا بڵێ قورساوڕێ نەکەی بەس بەکە لە گۆل نەخۆم زۆر ڕقم لە کۆرناڵە بەڕاستی ڕقم لێ هاوڕێ نەکەی دەستخۆش بگاتێ گرنگ دەبێ ئەوستەکە دەی یەکە لە تۆپەکەی لۆ خۆمان وەگرە کاکە والله خەتەرە ریال جێی سیقەی نییە ئەی دەستخۆش نا ئەو هەڵا منداڵانیەی ئەی هەوەر وەڵڵا گۆتم گۆت ئەی دەستخۆش بۆ خۆمان برنەوەکی یەکجار گرنگ ئەگە غەڵەت نەبووم هاتینە پلێ یەکەم ئای لە خۆمان نانە ئێستا کەس دەرەقەتمان نایە ئێستا دۆڕان بۆ ئێمە نەما مانستی یاریە قورسەکە زۆر بەپەرەشم بۆ ئەم یاریە چونکە 8 خاڵ لە پێش ئێمە 8 خاڵ هاوڕێیان ڕۆژی یاریەکە پەلەمانەوە یەکاو سەر یاریەکە دەکەین یەکسەر بۆ ناو یاری بەس ناچارین ئۆلمۆ دانیش ئەو ڤاندای کار زۆر وێرانە ناوێرم کەسی تر جەمال بگەڕێەوە جەمال بەڕاستی غەریبی جەمال دەکەین یاڵڵا بۆ ناو یاری ئەو یاریە ببینەوە هاوڕێیان زۆر گرنگە جیازەکە دەبێتە 5 خاڵ یاریەکی تریشمان بەرامبەستی دەمێنێ هاندەران پەرۆشن لەگەڵ ستی پلە یەکەم دو یاری قورس هەردووک لە ناو ئانفیڵد ئەوەش لەوە بەختمانە باوڕێن یاڵڵا یاریگە ئامادەیە بۆ یاریەکی لووتکەی تر خۆشیەکەی لەوەیدا لە ماوەی هەفتەیەک هەردوو یاری بەڕاستی دەبینیم بەرامبەر ریال بەرامبەر ستی لە هەردوو پاڵەوانیش لیڤەرپول لە یەکەمە ئەو ساڵ لیڤەرپول یاریەکانی بەڕاستی چێژی هەیە یاری وەرزە بەڕاستی یاری وەرزە چونکە بدۆڕین خولمان لە دەزار سەرەتا چن نەبووە هەڵەیەکمان کرد نەکەی وەڵڵی یەکەم دەقە هاوڕێیان ئەی هەوار خۆمان تووشی چ زەختە کرد یەک غەڵەتم کرد غەڵەت بەرامبەر مانستی ئەو باجەکەیتی بەڕاستی باجەکەی قورس بوو یەک چرکە چۆلم کرد وف یاریەکە بۆ خۆی بەهێزە مانستی بەخۆی گۆڵ ناخوا ئەوە چمان کردەمە یاڵە مانستی ئۆهۆ ئۆجەگە بۆ هەدیانە دابڕەوە زەعشر دەبی وەڵام ئەی هەوار ئەوانە چ دەکەنەوە
It's a perfect challenge. Quite a few of the fans this week have been asking us about كرو سايدي تي وكا كدا جول كوتشي هالاندي تلا هالاندي كم ترى Luis Diaz. اوف سايد اوف سايد خوا ديال او نونيز تقول ناكي والله نونيز ياري كدينا او خالي صفر نقريوه نونيز غادري ليك دين براستي غادري ليك Oh, the threat is there. Makes his way in field. داس And خوش there it breaks down, but اوي credit هورت to the defence. And it's opening او up. هم واديت يد دم To والله go لا for it. ترسانا اوريان براستي ليه ياري كدا ترسم Over it comes. سكا بدورين خول ما نداو Goodness. كيشكا اويا Well, if you're the opposing defender, you've really got to That's keep a خوش. weather eye on Erling That's Haaland. خوش. What are you expecting to see from him in this game, Stuart? Well, he's certainly on fire. Stuart! والله اي هوار نونيز دو توب نونيز بس او ياريا Liverpool are still بس behind او the game, ياريا بياوبا partly due to some great او يا goalkeeping. اي It's هوار only a زوري matter of time نماو before they get that او equaliser. ياريا نونيز Well, او a مو match فرصة نتوين زو to keep an قرينجا eye زو on, but they've now got to think about defending. And Bernardo Silva has it. وستكن اوانا Chance to put them in an even better position. وي برا رولو ياريا Target قرصة there. What a waste that is. Giving him a lot to think about. Rodri. Nunez. Just trying to keep their opponents on their toes. يلا نونيز Game. اي هوار جول ثقة تعبو اي هوار لو شانسا اي داس خوش نونيز والله جول ثقة تعبو ياري اللي تكدبي بر جول بي اي لو ياري خوشة والله هاوريان فنوشتي تدانا بو شانسي خون بو Finish in the end. تۆزێک ئەرێرە مناقەشەك دروست بوو گۆڵی قەتام بوو ئەی هەوار گۆڵەکی یەکجار بە نرخ چکە ئەو گۆڵە تاخیر بێ زۆر مشکل لەیە چکە بەرامبەر بوونیش لۆمە دۆڕاندنا Bradley. Silva. De Bruyne. Phil Foden now. ئەوە چ دەکە فۆدین ئاورێنەکە بێ بیرتان بێ فۆدینم کڕی And the keeper's delighted. بەڵام لە کاتی ئەوەی سەمانە سەر موچەکە کرد Goal kick. وەڵا تووڕەمان کرد و ڕۆی ئێکاکە پارێکی کەمدایە بابی گوت بای لۆم زیادکە Alphonso Davies. ئەو یەکەسە گوتی بای بای مەجای هیچ نامینێتەوە ئەی هەوار نۆنێز ئەی هەوار لە نۆنێز ئەی هەوار لەو شانسەی Accuracy was required. وەڵا گوناحە سلاح چی کرد سلاح چ پاساتەچیدا وەڵا نۆنێز سێ تۆپی 100% چواندیا آخر ئەوە زۆر مشکلەیە McAllister. من هەر ئەزمەی بینم و نۆنێز فرێداتە Bruyne دەری now. Foden. ئەو کاتەی بەڕاستی هیچمان پێ ناوڕێ Silva. Dangerous ئەو looking هەموو شتم attack. کرد Nicely timed tackle. So یارەکە Bosley. قورسە And this is Diogo Jota now. نا کاکە وەڵا ڕۆی وەڵا سۆبسلایوە ڕۆی ئەو سلاح تۆپەتدایەکی هەمووستەکەەوە Ruben Dias. وەڵا برا خۆیتێن باش خاڵ لە پێشن بە ئیسراحەت گەمەی دەکەن ئەوی ئەی مەنە And of course, an پەلەمانە ordinary challenge, but no doubt با منش that's گۆلەکی the لێ main بکەم thing. گۆڵی دووەم And the emphasis is on creativity ئەی هەوار پەنارتی ئەی هەو and quick thinking defensively. وڵا یا حرەکەم کرد گوتم سەتانەوەت پەنارتیە دەست خۆش ئەهۆ ئێتا دەست خۆش Plenty of support here. Rodri. Back to Diaz. ئەی هەوار دیاز ئەی هەوار When all was said and done. بە دیاز شت ناکەم Good position, you should really be testing the goalkeeper. Has to hit the target. It's not a good attempt. سلا
هەموو ئەمەلم Liverpool سلاحە have the ball again. ئەو یاریە قورسانە بەڕاستی نا سۆبۆسلای دەستخۆش And Liverpool exploiting the space on the flank here. ئۆهۆ لە دیواری دەدا هێتە یاریزانەکە بەرامبەرتە کوڕی باش تەماشاکە کورە ئەگەر تۆپانەی لۆت نایێ لەگە خۆی بەشەر دێت تۆپەکەی بداتەوە ئۆهۆ ئاوێت جەوت لە دووشتی وا دەگیرێ بەڕاستی یاریەکە لەسەر قۆرسەبی Alexis McAllister. ئەی جۆتە چستەکەیەوە A bit wasteful from City. ئەو تۆپی دایە چییە And Liverpool Lai Haurian. behind the defence. باوەڕکەن پڕی گلیچە پڕی گلیچە بەڵام گۆڵی پێشکەوتن دارێ نونێس سێ گۆلی چوان چەند گۆل وەڵی گۆلی زۆر چوان بەڵام دوو گۆلی بەنرخ ئەڵڵا لە دارێ نونێس ئەوە پاساتە ئەوە تێکی تاکەیە ئەوە گۆڵە ئای دەست خۆش بژی دارێ نونێس ریمۆنتادە بەرامبەر مان سیتی 2-1. هەر لە جێمی یەکەم نەمانێشت Stones. تۆپیۆ گرم فاولە Use of advantage from the referee. هاوڕیان وەکو باسم کرد بەڕاستی FC 25 هەتە ئێستا زۆر پڕگلیچە نەکەی دەستخۆش ڕایە زۆر گلیچی تێدایە بە تایبەت لە پاسات و لە شووتی یعنی ئەو شتێنیە کە خۆت دەتوێت یعنی زۆر جار بەلای ڕاست گێڕەکەم داگرتیە ئەی معقولە پاساتەکە بە جای ناڕوە یارزانەکە لە پێشیتی Chance for the leveller. وەستەکەەوە نەکەی ئەی دەستخۆش ڕایە چەند مەترێک دوورەم پاسا دەدەم دەست لایەشکە ئەو ڤالڤێردیشی کڕیا مانستی نانە مانستی تیپەچی کاملە Let's see about the delivery. And swept out of there. ئەی هەوار سلاح Is that for the first time? گێمی یەکەم یاریەکە زۆر قورس بوو بەس باش بوو زوو دوو گۆڵمان کردەوە The ball is moving again. City trailing going into the second half. Will they come up with the right response? لای هاوڕیان گۆڵی سێم زەرورە چونکە Jota. جێی سیقەی نییە Be threatening. هاتریک ئەی هەوار هوسایت وەڵا دەناوە زەحمەتە ئەو تۆپانە دەروێت لا یاریزانەکەی خەتا کرد Now options aplenty. فۆدین زۆر مشکلەیە ئەگە بە بیرتان بێ کڕیم بەڵام لەسەر موچە ڕێک نەکەوتی De Bruyne. Stopped a surefire goal. Salah. ئەی هەوار سلاح Failure to keep the ball by Liverpool. پاساتەکانی سلاح تایبەتە This is the home of live football, EA TV, and we have more action coming up from the Premier League for you. تەمشا لێک بستی بزانە پاساتە چی دەدەن I like the look of that. بەڕاستی گەمە بەرامبەر ستی ئیسعادە بەڵام هەدیەکی باشیان دامێ نەکەی نۆنێز بەس پاساتەکەی بدا وارۆم زانی پاسات دەدا Kevin De Bruyne. ئەی دەستخۆش وازی لێ نەینە ڕۆدری Heading through. خاوەن باڵندۆری ئەم ساڵ An advantage with them. هاوڕێم مانستی ئەو ساڵە تێستا وەزعی زۆر خراپە زۆر Challenge that was required. پێنج یاری ڕابردوو بەرامبەریش نەبوومی دۆڕەوە ڕاستی قورسە بۆ پی گواردیۆلا شتێکی قورسە ئەڵڵا دەوەر ئەڵڵا لەو گۆڵە ئەی هەوار لەو گۆلە جوانە والله خەیاڵی ئەو گۆڵە ئەو تۆپە سێرکە کو دەسوڕێ ئای لیویس دیاز ریمۆنتادای گەورەتر کرد بەرامبەر مان سیتی ئەی هەوار لەو یاری ئاگرینە والله لەو گۆشەیە گۆل کو دەگرێ والله زەحمەتە بەس سیرکە ناوڕێن والله ئافرین ئەی دەستخۆش No shortage of goals in this match. 3-1. ریمۆنتادایەکی Haaland. قورس And he takes ئەو it on. هالاستەکە وەرەدا ڕاوەست هاوڕێیان تەبدیلاتەکمانەیە جۆتە جۆنس شوتی جوانە هاوڕێن It's a better effort than it actually was.
Szoboszlai. Really clever pressing. اوه نكي 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 الله Well, that wasn't a million هاتا miles دقي away. اشتا جول نخوين زو جرينجا But they need to take one of these chances. Alexander-Arnold. كهربا برا ناولا Szoboszlai. بو رئيسي يعني براستي ل And we have 2024 more live Premier League ها action. Derek, this could be a goal باس here. كهرباي دەکەم ئاگاشم لەوەی نەما دەست خۆش Efforts like that all day معقول long. نییە هەم خەریکی کارەبایمە Szoboszlai. Darwin Núñez. Salah. It leaves an accurate cross. ڕۆدری گۆڵکە The shot looked promising. شوتەکە زۆر خاو بوو ڕۆدری تەمشا لە چێ پاسات دەکە زۆر بە ئیسراحەت On to Haaland. ماستی گەمە بەرامبەری زۆر ناخۆشە زۆر Well, there's هەر a جارەکە within قوسێم reading کرد و example of positional ماستی sense. هەدەیدا This looks promising. ئەی هەوار Just like to send a special message to Tony Rankin today. Happy birthday, Tony. Everybody loves you and is thinking about you. And very nicely positioned to win it back. دەست خۆش سڵاو بڕۆ Mo Salah. دەی نۆنێز لۆ خاو دەبیەوە لە چێ ئارنۆڵد Well, we have ئەی 20 هەوار minutes left of ئەی this game. هەوار هاوڕیانجا شەمەیەکی ترۆزام شەمەیە ئەو دوو تیپە بەرامبەر یەک وەڵای شەمەیان یەک شەمە بزە بنازام نەکەی والله ئاخی دقە درم ئاخی دقە ئاخی لەحزەی لاعب But the keeper led to wonder what his defenders were doing. گوتم تاو قوتار بین ئالێ لە As you گوتم can see, تاو the گۆتیش first خۆی break's کرد a بەڵام good one, but they can't لە react quickly کۆتاییدا enough to the second ball. The keeper's a bit ساڤیۆ unlucky, really. وزام ساڤیۆ غەڵەت نەبوو وەڵای هەم دیفاعی ناکەم هاوڕێن ئۆفساید Liverpool in a position of menace. لێگەڕێ And he's in. And pushed away to safety. ئەی هەوار وڵای ناوێرم تۆ The دلات کەم last 15 minutes of وەڵای action. ستی دەست خۆش And playing it through. ئەی هەوار دەرم خۆی لۆ شت ناکات تومە زۆر سایدا Well, that's tight, really tight. یاریەکە Chances جێسیقینە to make his run. He was in though. بەڕاستی بەرامبەربوونیش بۆ بە دۆڕان حسابە Kevin De Bruyne. Now with Silva. Federico Valverde. Oh, in with a chance. نەکەی ئەی دەست خۆش ڕۆدری ئەی ئەو باڵۆن دۆرە پیرۆز بێ Rodri. Jones. دەی نۆنێز Darwin Núñez. Could be dangerous. Salah. ئەوە چم کرد دەیقێنە خێری تێدا ئەی هەوار لە سلاح Might be the goal. تەبدیلاتی ناجە No looking. جۆنس مینانایە جۆنس ئەوە نۆنێز بە ئەو تۆپە گۆڵ نەدەبوو ئەی هەوار لەو گۆڵە جوانە ئەی هەوار لەو گۆڵە جوانە The defender. He بە زۆر پاساتە وەڵە نەمدایتی the وێندەر target. فیا جۆنس بەس جوان دووبارە کاتەوە ئەی هەوار بە لەحزە ئەوەیە گۆڵ و پاسات و تەرتیبات ئەوەیە تام و چێژی Scoreline 4-2. پریمەر لیگ ئەو یاریە زۆر گرینگە کاکە پێویستمان بۆ یاریەیە Challenge to bring that attack to an ئەی end. هەوار لەو هەدیە خۆشانە It'll be a Liverpool ball. Rodri. نەکەی کاکە نەکەی ئەی هەوار ئەوە چی مانستی خۆ تۆپی لێ ناڕوە وەڵا هاوڕێیان ئەی هەوار بەچی کرا من شەر دەرم ئەی هەوار It's to be two substitutes. کاکە گەمەکە قورسە کۆنتترۆلی خۆمانە دەستدای هاوڕێیان Rodri. نا And out of play. Oh. The pass nearly ئەوە لە worked ماوەی out, but چەند not دەقەچی quite. چەند هەدیە بدەین هاوڕێیان Federico Valverde. On to Silva. نەکەی وەڵڵا To tighten things up. کێشە نیە یەک دەقەما Themselves a lifeline.
باوەڕکەن هەموو گۆڵەکان لەسەر غەڵەتی خۆمە Just look how Bernardo Silva. باندە یاریزان دانیشێنین ڕۆدری ماندووە دەی ئەوە لەمە تۆزەک یاری پێ دەکەین ئاخی دەقەی باوانش گەمێ Goes beyond his man. And Bernardo یاریەکە Silva قسمەت نەبێ هەر لە دەستمان gets دەڕوە through the back of the ball with such power. What a بەڵام great هەوڵ finish دەدەین that is. تۆزەک بە ئارامی یاریەکەکەین دیفاعی نییە لەکەمە کاکە Szoboszlai. دەقەی ناکوژی And 3 minutes will be added on for stoppages. Distributing it well. پەنارتی نییە Play to be applauded. نا زۆر ئاساییە ئێستا ئیمانستی بە پەنارتی بۆ هاوڕێن Very real. ئەوستەکە کۆ بارسی Oyarzabal. وەڵڵا ئاخی دەقەیە ئەی هەوار لەو شانسە ئەی هەوار بڕۆ بڕۆ Jones. Now a decent position. زۆر جوانە زۆر جوانە زۆر جوانە زۆر جوانە ئەی هەوار لە داری نونێس وەڵە هەوڕێیان دەقەتەوا بوو پیرۆزە و سێ خاڵە گرینگە سلاح دەرەی لەسەر خۆ بنە سەر خۆ بن لە هەوڕێیان کێشەمانی Looking for someone to play it to. ئەی هەوار چامان لە گۆلی زیاترە تاوا هاوڕێیان پیرۆزە لە خۆمان سێ خاڵی یەکجار گرینگ ئێستا جیاوازەکە تەنیا 5 خاڵە Down as a Liverpool victory. تۆرەمە بن کاکە یاریەکی شازیان کرد مانستی بەڕاستی قورس و ئیسعاد بوو پیرۆزە لە خۆمان ئێستا بە دیار دەکەوی حاڵمان کووە بەس هەرچ نەبێ دەبی لە پلەی دووەم بین ئەو لە پلەی سێمین چێل ئەرس مان یونایتد 29 خاڵ 5 خاڵ لە پاشین 29 مان یونایتد کێشەمان نییە هاوڕێیان دوو ڕۆژی تر بەرامبەر نیوکاسل ئۆ یاریەکی قورسی تر بەڵام هاوڕێیان بە ڤیددیۆکە لەمە درێژتە نەبێتەوە ئیشاڵە لە پارتی داهاتوو دێمەلاتان تاو کاتە کاتەچ خۆش بۆ یەکە بەیەکەتان خواتان لەگەڵ